لە دۆخێکی لەم جۆرەدا چی بکرێت بۆی زیانەکان زیانە ئابوووریەکان کەم بکرێنەوە هەم لە بازاردا بەگشتی و لەسەر پرۆژە گەشتیاریەکان بەتایبەت سەیریکە ئەمە ڕەتی بە کێشەکەەوە شەڕەکەەوەی ئەگەر شەڕەکە زۆر بخانێت ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقیش پلانیان هەبێ بۆ ئەمە ئەبێ لە ناچاریا دەزبەرن بۆ احتیاطەکانیان احتیاطیان ئایا هەیە چنێکیانێ بێن بتوانن دابەشکەن بەسەر خەڵکا بۆی کە خەڵکەکە بتوانن هیچ نەبێ ئیدامیان هەبێ حکوومەتی عێراق ئەزانین نزیکی 100 میلیارد دلار احتیاطی هەیە لە بانکی مرکزیە چەندێک پشک بەر هەرێمی کوردستانەکەی ئەمە ئەزانێ حکوومەتی هەرێمی کوردستان لەم کاتەیە مەغزەنی داهاتی هیچ نییە لاوازە ڕەتە بە عێراقەوە وەگەر نتوانێت 120 میلیارەکەش بنێرێت و داهاتی ناوخۆشی کەم کاتەوە یعنی داهاتی هەرێمی کوردستان ئەبێ بە سفر لەم کاتەیە ئەگەر لە ئەگەری درێژبوونەوەی جەنگەکەیە تەنها یەک خاڵ هەیە کە هەرێمی کوردستان بتوانێت سودمەند بێ لێی بتوانێت قەرەبی بۆ بکاتەوە ئەویش نەوتە نەوت بنێرێتە دەرەوە لە ڕێگەی تورکیاوە چونکە لە سەدا حوتی نەوتی ئەوروپا لە ڕێگەی گەروی هورمزەوە ڕوا ئەویان ئاعتیمادیان لەسەر نییە بەڵام لە ڕێگەی بەندەری جیهانەوە نەوتی هەرێمی کوردستان و نەم کاتی شانەخینەوە بەرز بۆتەوە هەرێمی کوردستان ئەبێ بیر لەوە بکاتەوە کە فرۆشتنی نەوتی زیاتر کا لە ڕێگەی بەندەری جیهان و کۆمپانیای سۆمەوە بۆی قەرەبووی ئەو زەرەرانە بکاتەوە کە لە داهاتوە ڕوبەڕوویە بێتەوە تەنها ڕێگە هەوەیە تەنها کەرتی نەوت یعنی کەرتی وزە بۆ غاز جارێ لەم کاتیان نانێرێتە دەرەوە ناشتوانێت لە بەرلایەنی ئەمنی و هیچ ئیشیژی بۆ نەکردووە تەنها حل نەوتە.